سڵاو ڕێز بۆ بینەران و بیسەرانی ئازیزی رادیۆ دیالۆگ، هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سلامت بن. ئازیزان دووبارە هاتوینەتەوە خزمەتان بۆ شیکاری ورد لەسەر دۆخی هەستیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسۆی ڕوونی بزوتنەوەی کوردستان و دەمانوێت پێشکەشی ئێوەی ئازیز و خۆشەویستی بکەین. سەرەتا با من لێرەوە بیڵم کە رادیۆ دیالۆگ هەمیشە هەوڵ دەدات پردێک بۆ گەیاندنی ڕاو بۆچوونە جیاوازەکان و دروستکردنی کەشێکی ئازاد بۆ گفتوگویەکی ئەقلانی و دوور لە دەمارگیری پێکبێنێ، چونکە بڕوامان وایە تەنها لە ڕێگەی دیالۆگەوە دەتوانین ڕاستیەکان ببینین و بەرەو داهاتوویەکی ڕوونتر هەنگاو بنین. لە بەرنامەی ئەمڕۆماندا باس دەکەین لە ئاسۆی شەڕی دەوڵەتان و بێ ئاسۆیی ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەستپێکردنی ئاڵۆزی و شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و کۆماری ئیسلامی لەلایەکی تر، گۆڕەپانی سیاسی و جۆری ڕوانگەکان هێندە گۆڕاون و خێرابوون کە بە ئەستەم دەتوانین پێیان ڕابگەین چەجایەوەی کە بە تەواوی لیان تێبگەین. بە کورتی هەندێک لایەن گرێویان لەسەر ڕوخاندنی کۆماری ئیسلامی کرد و هەندێکیشیان باوەڕیان بەم گۆڕانکاریانە نەبوو. هەندێک هێز بەرەو هاوپەیمانی نوێ چوون و هەندێکیش لە هاوپەیمانیەکانی پێشوو هاتنە دەرەوە. دیمەنی سیاسی ئێران و بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان گۆڕانکاریەکی خێرای بەخۆیەوە بینی کە تا ئێستاش هەر بەردەوامە. لە بەرنامەی ئەمڕۆماندا دەپرسین ئایا ئەم شەڕی نێوان دەوڵەتان کە ئێرانی شڵەژاندووە ئاسۆیەکی ڕوونی هەیە؟ ئایا حیزبەکانی ڕۆژهەڵات و ئۆپۆزیسیۆنی خاوەن بەرنامەیەک و پرۆژەیەکی دیاریکراون؟ لەم ناوەندەدا ئاسۆی بەرەی چەپ چییە؟ پێگە و ڕۆڵی کۆمەڵا لەم هاوکێشانەدا چییە و لە چ دۆخێکدایە؟ ئەم پرسیارانە و چەندین بابەتی تر لەگەڵ میوانی زۆر بەڕێزمان کاک عادڵ ئەلیاسی، مامۆستای زانکۆ و کۆمەڵناس لەگەڵمان دەبێت. کاک عادڵ ئەم کاتت باش، سلااو لەبێت، زۆر زۆر بەخێر بێ، زۆر خۆشحاڵم لەگەڵ بەڕێستاندا گفتگو دەکەم. دووبارە سپاسان دەکەین بۆی کە قبولی زەحمەتان کرد و لەم بەرنامەدا بەشداریتان کرد. زۆر سپاس کاک ئەمیر، من سڵام بۆ ئێوە هاوکارانی رادیۆ دیالۆگ هەیە و هەروەها بۆ هەموو بینەران و بیسەرانی ئەو بەرنامە. زۆر سپاس، بەخێر بێ کاک عادڵ. من پێشەوەی کە بچمە سەر پرسیارەکان پێویستە دووبارەی بکەینەوە کە رادیۆ دیالۆگ سەکویەکی ئازادە بۆ هەموو دەنگ و ڕەنگە سیاسیەکانی ناو بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان. ئێمە لێرەوە داوا لە هەموو سەرکردایەتی حیزبەکان دەکەین کە وەک میوان لەم زنجیرە بەرنامانەدا کە تەرخان کراوە بەم شەڕە و ئەو دۆخە هەستیارەی ناوچەکە و ئێران و کوردستان بەشدار بن و لەسەر پێگە و ڕۆڵی حیزبەکان لە هاوکێشەکاندا لێدوان و ڕوانگەکانیان بخەنەڕوو. کاک عادڵ بە لێرەوە دەست پێ بکەم. ئەم شەڕەی کە دەست پێکرا لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل کە تقریبەن دەبێ بڵین ئەمە مانگێکی خەیاندووە، دەوترێت کە دەوڵەتی ئەمریکا ئەم شەڕەی زۆر بەشڵەژاوی و بەبێ بەرنامە دەست پێ کردووە و ئۆپۆزیسیۆنی ئێرانیش بەبێ هۆکار جموجۆڵی تێکەوتووە و بەوەهمەوە چاوەڕوانی گۆڕانکاریە. بەڕێستان سەبارەت بەم بابەتە لێدوانتان چییە؟ پێمان خۆشە ڕاوبۆچینی بەڕێزشان بیستین لەسەرەمە. ئەتوانم بڵێم هەردوو لایەن بنەوەیەک ڕاست دەکەن، واقعیەتێک باس دەکەن و هەردوو لاش هەڵا ئەکەن، بۆ معنە شەڕی ئامریکا و ئیسرائیل دژی ئێران بڵە شڵەژاوی و بەبێ بەرنمەیەکی تەواو نەدەستی پێکردنە درێژەی هەیە و هاوکاتیش ڕوتی پێشبردننی شەڕەکەش دەقاودەق بە دڵخوازی ئەوە ناڕواتە پێشەوە. ئەنی هیچ شەڕێکی مێژووی بەشەری چاو لێ بکەی بەبێ بەرنامە دەستی پێ نەکردووە، بەبێ بەرنامە بەرەو پێش نەچووە، بەڵام بە پێی بەرنامەی لە پێشتادا ڕێژرا و بیلێکراوەکەش بە نەتیجە نەگەشتووە. پێم وایە ئەو لێکدانەوانە زۆر سەتحین کە دەوڵەتێکی گەورەی وەکو دەوڵەتی ئامریکا بۆ هەموو دەمو دەستگای نظامی و استخباراتی و تکنیکیەوە کە هەیەی تەکنۆلۆژی پێشکەوتوو بڵێ هەروە خۆی خستە گێژاوێکەوە و بیری لە نەکردبووە و
و هەر بۆیە ئێستا کەوتۆتە باتڵاقێک و نازانین شۆ بێتە دەرەوە زۆر سەتحیە هیچ پایەیەکی مادیشی نییە بەڕاستی یانی ئەوانەی کە ئەوە ئەڵێن خۆ هیچ مەنابعێکی قایمی پشتپەردەییان نییە نە دەسڕەسییان بە مەدارک و وتاقی بیری دەوڵەتی ئامریکا و ئیسرائیل هەیە بۆ خۆیان ناوەندێکی تاقیقاتیان هەیە بۆ نەتیجە گەشت بێ زۆرتر تەحلیلی سیاسەتوانان و ڕەهبەرانی ئەم حزب و کۆمیتەی مەرکزی ئەم حزب و یا کەسێکی ژۆرنالیست و ئەوانەیە ئەزانم لەسەر بیرۆڕای گشتی زۆر تەسیری هەیە ئەو لێکدانەوانە بەڵام تا ئەو وەختەی کە تۆ بۆ خۆت منبعێکی غەیرە قابلی ئینکارت نەبێ وەکو تەحلیلێکەمێنێت بۆی ئەوە لە ڕاستی دوورە بۆ هەم دەوڵەتێک بۆ هەموو ئیمکاناتەوە بۆ هەموو سازوکارەوە بۆ هەموو سازمان و نەهادی تاقیقاتی و جاسوسیەوە تۆ بڵێ بەبێ بیرلێکرەوە چۆ خۆی تووشی شەڕێکن لەلایەکی تریشەوە ئەوانش هەڵە ئەکەن ئەڵێن دەقا و دەق ئەو شەڕە بەپێی بەرنامەی ئیسرائیل و ئەمریکا ئاچێتە بەرەوە چونکە هیچ شەڕێک بەپێی ئەو بەرنامانە ناچێتە پێشەوە چونکە شتێکە ڕووی نەداوە تەبیعەتەن تۆ ناتوانانی بە جزئیاتەوە پێشبینی هەموو قۆناغەکانی بکەیت بۆ نمونە لەوانەیە بیریان کردبێتەوە شەڕەکە 4 هەفتە بێ بەڵام ئێستا لە ڕوتی پێرۆپێشوونی ئەو شەڕەدا و لە قۆناغەکانێک کە ڕوەدێ بەرەو پێشەڕوا یا ڕوەدات بۆ نەتیجە بگەن ئەو 5 هەفتە 6 هەفتەمان پێویستە یان لەوانەیە بەرنامەیەکیان هەبێ کە کۆماری ئیسلامی سەرانی عەسری بکوژن گوشاری زۆری بخەنە سەر لاوازی بکەن جا دواتر بیکێشنە پای میزی مزاکرە ئەوە هەدەفەکەیان بێ بەڵام وا دیارە بەوە ناگەن نازانم منیش یەکی لەوانە کە هیچ نوع ئازانیاری پشتپەردەی ئیطلاعاتیم نییە وەرز زۆرتر لە ڕووی تەحلیلەوە ئەتوانم بڵێم ئەو دەوڵەتانە بە دوای چیا هەن بەڵام یەک واقعیەت ئەزانم یەکێوەیە دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا بەبێ بەرنامە خۆی تووشی شەڕ ناکە و ئەوەش ئەزانم هەموو بەرنامەکانی دەقا و دەق ناچێتە بەرەوە نمونەیەکی تاریخی دەر بۆ دێنمەوە کاگەمیر بۆی کە شتەکەمان لێ ڕۆشن بێ وەخت کاتێک شەڕی یەکەمی جەهانی دەستی پێکرد بە ترۆرێکی کەسێکی وەختە میراسگەری تاج و تەختی ئیمپراتۆری ئۆتریش و مەجارستان فرانس فردینان هاتە ئاراوە کەسێکیان لە سەرایێڤۆ ترۆر کرد هیچ کەس پێوان نەبوو ئەوە ئەبێتە باعثی شەڕێکی جیهانی کە دواتر نزیکەی قسە هەیە بینی 14 ملیۆن تا 20 ملیۆن خەڵکی تیا کوژرا چەندین ئیمپراتۆری دوێ لە سەرنجامی ئەو شەڕەدا هەڵوەشاوە جا بۆیە شەڕەکە ئەتوانێت بڕیار بدەیت دەستی پێ بکەی بەرنامە ڕژیشتە بێ هەندێک جا یا بەرنامە ڕژیشتە نەبێت تووشت بێ بەڵام دواتر درێژخایەن بێت و تۆ نەتوانی هەموو قۆناغەکانی دیاری بکەیت بۆیە ئەم شەڕانە عەرزم کردی ئەگەر چی ئەوانەی بڕیار بدەن دەستی پێ بکەن هەندێک جار بیر لێکراوە بەڵام دوایی پرۆژەکەیان ناچێتە بەرەوە ئەو بۆ معناش نییە کە ئیتر بە تەواوی شڵەژاون ئاگیان لە هیچ شتێک نییە و لەلایەکی تیشە بۆ معنا نییە کە دەقا و دەق هەموو شتێکی بە کەیفی ئەوان ئەچێتە بەرەوە شامڵی لایەنی بەرابەریشە بێت یعنی کۆماری ئیسلامی خۆیان بەو شەڕە نزیکەی 47 ساڵ ئامادە کردووە و لەوانەیە هەندێک شتێکی بەساسی بەرنامەی ئەوان بڕاتە پێشەوە هەندێک شتێکی نەڕوە لەوانە گوشارێکی ئابووری کە خستویانێتە سەر جیهان لە ڕووی ئەو شەڕەوە لەوانێ بەشی لە بەرنامەکەیان بێ بەڵام لەوانەیە ئەوە جوزی بەرنامەکەیان نەبێت کە لە یەکەمی ڕۆژەکانی شەڕدا ئەو هەموو سەرکردە و بەرپرسی نظامەکەیان بکوژێت کاک عادڵ زۆرێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە ئستراتیژی ئەمریکا لەگەڵ ئیسرائیل بۆ ئەم شەڕە جیاوازە پێم باشە ڕای بەڕێزیشتان لەسەرمە بیستم ئایا هەردووکیان وەکو یەک ئستراتیژیان هەیە بۆ ئەم شەڕە و زۆریش پێیان وایە کە ئەمریکا بۆ هاتنە دەرەوە لە دەستێوەردان لە وڵاتێک ئستراتیژیەکی ڕوونی نییە ئەوەش یەکی لەو ڕوانگە کلاسیکانەیە کە هەموو هێزەکان وابستە بە ناوەندێک گەزانن ئێمە زانین لە مێژووی بەشەرە چەندین ئیمپراتۆریمان بووە لە جیهانی معاسر و مۆدەرندا زلهێزمان هەیە لە جیاتی ئیمپراتۆری پێشووتر ئیتحادی جەماهیری شۆرەوی بوو و ئەمریکا بە هەرەسێنانی ئیتحادی جەماهیری شۆرەوی ئەمریکا وەک تەنها زلهێزی جیهان ناستێنرا
و دواتر وترا ئەو یەکجەمسەری جیهان معنای ئەوەیە هەموو هێزەکانی تر هەموو دەوڵەتەکانی تر لە پراوێزی ئەو زلهێزەدا قرارەگرن و ئەوە کۆتایی مێژووە و تەواو هێزەکانی تر بخوان دارای هیچ ئێرادە و هیچ پێگەیەکی سربەخۆ نین لە کرداریانە لە بڕیاردانیانە. بەڵام بسە زۆر لەو بارەوە لێکۆڵینەوە کراوە و ئەمری واقعیش پێمان ئەڵێ چکۆلەترین هێزی جیهانیش ئەوانە لەگەڵ ئەوەی کە لەوانەیە وابەستگییان بە هێزی تر هەبێ و چارەنووسیان بنەوەی بەسترابێتەوە بەلایەنێکی تر، بەڵام بۆ خۆشیان لەو جیهانە چەند جەمسەری و لەو جیهانە مۆدێرنەی ئێستا و بە کۆڵێک ناسنامەی جیاوازەوە خاوەنی ئێرادەیەکی سەربەخۆشن. ئەنی ئیسرائیل و ئامریکا بە تۆری مشەخەص ئیشارە بە پرسیارەکەتان بکەم زۆر خاڵی هاوبەشیان هەیە وابەستگی بە یەکەوە هەیە. لۆبی ئیسرائیل لە ئامریکا قەویە، ئامریکا ئیسرائیل لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو بەشێک لە ساختاری خۆی ئەبینێت و کەڵکی لێ وەرەگرێ، بەڵام هەردوو لاش ئێرادەیەکی سەربەخۆ و بەرنامەی سەربەخۆی خۆیان هەیە و لەو جیهانی مۆدەرنە ئەو ئاکتەرە سیاسیانە هاوتەراز لەگەڵ یەک هاوسوو لەگەڵ یەک ئەو دوو ڕۆڵەی خۆیان ئەگێڕن و ئەمەیە بەداخەوە هەندێک لەو لێکدانەوە کلاسیکانە نایبینن، یەک بۆعدی مەسایل ئەبینن، ڕەش و سپیشت ئەبینن و چونکە ڕووکردنە ئەو مۆقعیەتە نێوانیە کە ئەتوانێت هەردوو لابێت و هیچ کامیشان نەبێ، هەندێک جار هەندێک وەختی گەرەکە ئەبێ خۆتی پێوەمان دوو بکەی، هەندێ سادە ئەنگاری نەکەی. بۆی زۆر کەس بەداخەوە لەوانەیە کە پابەندی نەوعی سنەتی سیاست و تەحلیلن خۆیان بەوە ماندوو ناکەن و ئاسانکاریەکەن، ئاسان ئەندێشن، ڕەش و سپیەکەن. بۆ نمونە ئەڵێن لەلایەک و ئامریکا وابەستەیە بە ئیسرائیل، لەلایەک ئەڵێن ئیسرائیل وابەستەیە بە ئامریکا، ئەوانە ئێرادەی مستەقلیان نییە و خۆشیان لە هەر نوعە بیرکردنەوەیەکی قوڵی عەمیق کە وڵامەکەت لە ئەوڵەوە دیار نییە بێ خۆتی پەیماندووکەی ڕەها ئەکەن بۆی کە بتوانن بۆ نمونە لە بەرنامەیەکی ئاوا جوابێکی وا بدەنەوە. لە نەزەری منەوە هیچ کام لەو هێزانە نەتەنها ئامریکا و ئیسرائیل دەقا و دەق و لە هەموو بوارەکانە پێوەکەوە وابەستەنین، بگرە هێزی تریش بۆ نمونە حیزب اللهێک و کۆماری ئیسلامی بۆ هەموو وابەستگیش کە هەیەە ئێرادەی سەربەخۆیان هەرۆ حوسیانەی کە ئێستا ناویان لێبێت پرچەکەکرێن لەلایەن کۆماری ئیسلامی و ئێرادەیەکی مستەقلیانەوە حەشتی شعبی وەلا ئاخر ئەوانە وتم هاوپەیمانیەکیانەیە پێکەوە هەندێک بواریان گرێ درراوە، بەڵام لە زۆر بواریشە جۆرێک سازمان نەدراوە بێ ئیرادە بن. بەڵێ بشارەت بە خاڵێکی گرنگ کرد کاک عادڵ، چون ڕوانینێکەیە کە گۆیە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە جۆرێک نیروی زەمینی یا پیادە نظامی دەوڵەتە زلهێزەکانن. پێم باش و خۆت ئیشارەت بۆ کرد باس لە مەشقی ئایا ئەمە واقعیەتی هەیە، ئەمە چەندە ڕاستە ئەمڕێنەوە ئەم ڕوانینە چەندە لەگەڵ ئەرزی واقع دێتەوە؟ بە باوەڕی من هیچ ڕاستیەکی تیان نییە، هیچ ڕاستێکی تیان نییە، بەرکە ئەو پن تۆزە زۆرتری بە نەوەی ئاژیتاسیۆنی ئەزانم ئەو شتێکە سەبارەت بە حیزبەکانی کوردستان ئەوترێ تا لێکدانەوەیەکی بیرێ کراوە، نەوعی تووڕەیی و دەمارگژی پێوە دیارە کە هیچ منتقێکی سیاسی لە پشتەوە نییە. ئەوەی کە بۆ نمونە ئامریکا و ئیسرائیل هاتوون ئەو چەند حیزبەی کوردستانیان چەکدار کردووە، ئەوانە تەنانەت لە وشەی ناشیاوی وەکو مزدور و ئەوانش کەڵ وەرەگرێن بەبێوەیەکی هیچ دووبارە مەدرەکێکیان هەبێ، هیچ ئیتلاعاتێکی پشپەردەیان هەبێ کە ڕووی بکەن بە ئێمە بڵێن. ئەوە گەڕێکە بە نەوعی هیچ ژیریەکی سیاسی بەدواوە نییە و بەتابەتەکە وەکو حزبی ژەو کارە بکەی، حزبەکەش دەبێتە ژێر پرسیار کە ئەهلی بیرکردنەوەی قوڵنیت ناحەقیەکی شەکەی بەوەی کە پرۆژەی کۆماری ئیسلامی مورد تایید قرارە دێت کە هەموو ئۆپۆزیسیۆنی خۆی بە نۆکەر و بە مزدوری دەوڵەتانی زلهێز و بێگانە ئەوانە ئەزانێ و ئەو حزبانەش هەموو ڕۆژە ئوردوگاکەیان لەژێر تۆباران و موشکبارانە هەر بۆ بیانوە کەسیان لێ کوژرێ، تۆش لەجاتی نەقدێکی سیاسی عەقڵانی لەسەرخۆ نەدەمارگرژ و بێ ئیستدلال و بە نەوعێک بی لێ نەکراو بێ ئەوە بڵێیتەوە. ئەو حزبانە ئێرادەی سەربەخۆی خۆیان هەیە، بەرنامەی سیاسیان جێگای نەقد و ڕەخنەیە
ئەو حزبانە ئەبێت پرۆگرام و بڕیارەکانیان نەقد بکرێت، بەڵام بە شێوەیەکی سیاسیانە نە ئاژیتاسیۆن. تۆ بەرعەلەی دوژمنەکە دەتوانانی ئاژیتاسیۆن بکەی بەعەلەی کۆماری ئیسلامی، بەڵام ئەوانە ئەگەر مخالفی سیاسیتر نەبێت نەقدی سیاسی بێ ڕۆشنگەری بکەیت. ڕۆشنگەریش بە ئستدلال و بە مەدرەکە کرێ، ئەبێ مەدرەکت بۆ شتێکە ئەڵێ هەبێ. لەلایەکیشو لەگەڵ ئەمری واقع نایە، چونکە سیاست کاک ئەمیر وەکو هەموو علمێکی تر حساب و کتابێکی ئەتوانین بڵێن ڕاضیە. تۆ چاو لێ بکە ئەو حزبانە بە هەموویانەوە 4,000 نازانم 2,000 دەقاودەق نازانم چەنە هێزیان نییە، هێزی پێشمەرگە و چەکدار. باشترین ئەسلحەکە هەیەیان بێ کلاشینکۆفێک و ئارپیجێکی دۆرەی اتحادی جەماهیری شۆرەپی رووسیا کە بۆیان ماوەتەوە. لەلایەکترەوە پێشمەرگەیەکی ئاموزش دیدەی نظامی کە شەڕی جبهەیی بکات لە اختیاریانیانە. سنووری هەرێمی کوردستان و سنووری ئێران لانێکم 600-700 کیلومترە. لەو بەری سنوورەکان باسیەوە کرد 300-400 هزار هێزی کۆماری ئیسلامی پارێزگاری لەو سنوورانە ئەکەن. ئەگە چه عەقڵێکی سیاسی ئەڵێ بە 2,000-3,000 نازانەوە لە باشترین حاڵەتە هێزی تەمرین پێنەکراوی خاوەن هیچ چەک و قۆڵێکی مۆدێرنی ئەمڕۆژی هەستێەوە سنوورە ببەزێنێ. یعنی دەباشە ئەو ئاژیتاسیۆنە ئەوە هەر لەو بینیشتە سادە ئەنگاریانەوە سەرچاواگرێ کە ئێرادەی لایەنی و ئاکتەری سیاسی نابینێ. پێی وایە هەموو کەس وابەستە بە کەسی ترە، یەکێ نۆکەری بێگانەیە، یەکێ پیادە نظامی ئەوە، یەکێ نازانم خۆی بێ ئێرادەیە و بەوە خۆی ڕزگار ئەکا لە نەقدێکی بیر لێکراوی ئەمێق کە پێویستی هەیە بیری لێ بکەیتەوە، مەدرک کۆ بکەیتەوە. تۆ بێ مەدرکتە بێ ئستدلال بکەی بۆ کارێکە ئەو قسەی کە ئەیکەی تا ئەو وەختەی کە ئەو مەدرەکەت بەدرستەوە نیە نابێ ئاژیتاسیۆن بکەی، ئەبێ وەکو گومان، وەکو ئەگەر، وەکو احتمال ناوی لێ ببێ، تا ئەوەی کە وەکو کەمپینێکی ئفشاگەری کە کاتێ بۆ خۆت دەستڕەسیشت بە هیچ نوع ئازانیاریەک و ئیتلاعاتێک نییە. ئەوەش کاتێک ئێزانیەوە بەشێکیشە لە پرۆژەی دوژمنەکەت، کاتێ ئێزانی دوژمنی ئەسلی خۆت کە کۆماری ئیسلامیە ئەڵێ من حەقانیەتی کاملم هەیە، پشتیوانی کاملم هەیە، هەندێک هێزی ئۆپۆزیسیۆنی مزدور و بەکرێگیراوی ئامریکا و ئیسرائیل حتا ئەو حزبەی خۆشت بەوە متهمەکە کەوتونەتە ئەو ناو دژی ملەتی ئێران و دژی ئیسلام و دژی ئەوە هاتوون کردەوەی تەرۆریستی لە سنوورەکان ئەنجام مەدەن. توش بەبێ هیچ مەدرەکێک و لێکدانەوەیەکی قوڵ بڵێ دیارە نائاگاهانە بڕۆیتە ئەو مەیدانە. من ئەوم زۆر بێ بەدپرسانەیە لەوەش وتم گەڕین کە هیچ نوع مەدرەکێک و لێ کۆڵینەوەیەک و ئیدێک لە زۆرتر دەتوانی بڵێ بازی ڕقابەتی کە لێ جێگەی خۆیانیە میلەوان هەندێک حزب و لایەن. بەڵام سیاسەتەکانی ئەو حزبانش ببوورە کاک ئەمیرگانەوەش دووپاتەکەمەوە. سیاسەتی ئەو حزبانە جێگای هەڵەیە. ئەوە لە پرسیاری یەکەمتان ببوو کە هەندێک لایەن زۆر مقدمەی بەرنامەکە زۆر دڵخۆشیەکیان بووکەوە. بەڵێ بۆیە ئەوە ڕجگەی ڕخنێ، بەڵام ڕخنەی سیاسی. زۆر باشە، دەست خۆش بۆ ئەم تێوانینەت کاک عادڵ. پێش ئەوەی کام شەڕەش دەست پێ بکات، دیار بوو حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ناوەندێکی دیالۆگیان پێکهێنا بوو و زۆر بە باشی هەنگاویان بۆ هەڵدەگرت. کە ئەم شەڕەش دەستی پێکرد لە سەرەتای دەستپێکردنی ئەم شەڕەدا کۆبوونەوەی ئەم حیزبانەی ڕۆژهەڵات زۆر چڕوپڕتر ینی چووە پێش و زۆریشی نەخایاند کە هاوپەیمانیەک پێکات. پرسیارەکەم لێرەدایە کاک عادڵ، ئایا ئەم حیزبانەش تووشی وەهمی گۆڕانکاریەک بوون کە پێیان وابوو لە سەرنجامی ئەم شەڕەدا دێتاراوە؟ بەڵێ من پێم وایە ئەو حیزبانە تووشی وەهم بوون، وەهمی ئەوەی کە هێرشی ئیسرائیل و ئامریکا لە ماوەیەکی کورتا ئەبێتە بایسی هەرەسێنانی کۆماری ئیسلامی و دوای ئەوەی کە ئەو هەرەسێنانە ڕوویدا ئەمانیش بواری گەڕانەوەیان بۆ کۆمەلگا بکرێتەوە خۆیان بۆ ئەوە ئامادەکرد بوو. تەنانە دەگە یارمەتیەکیشان وەرگرت بە یا وەرنەگرت بێ، نازانم دووبارە ئەو تکرارەکەمەوە بۆ ئەوە نەبوو کە وەکو سەربازی ئیسرائیل و ئامریکا بڕۆن و شەڕی بەرەی بکەن.
بۆ ئەوە بوو کاتی کۆماری ئیسلامی نەما ئەمان ئامادەگیان بوویت و بڕۆنەوە. ئەو وەهم بوو لەبەرەوەی کە هەر عەقڵێکی سەلیمی سیاسی لێکدانەوەیەکی ئەو ڕووداوانە نیشانی ئەدا کە کۆماری ئیسلامی و جۆغرافیایەک بۆ پانتایی کە ئێران هەیە بە شەڕێکی مەحدودی هەوایی یا هێرشێکی مەحدودی هەوایی ناڕوخێت. و بۆیە من ڕخنەشم گرتووە لەو ئێتلافش کە دروست بووە لەو ڕۆکە بۆ ئەو هەدەفە بە پەلەیەکی لێکرا دروستکرا و دواتیش وتم چونکە بە پەلەکرا و بیلێکراوی عەمیقی پشتەوە نەبوو لەوانەیە تەمەنیشی هەر بەوە بەسرابێت تاکەی ئەو وەهمە تەمەنەکە. جا ئەوە پێم وایە بڵێ جوابی کورتی پرسیارەکەی جەنابتانەوەیە ئەو حزبانە بڕوایەکی غێرە واقعیان پەیدا کرد بە سەرنجامەکانی ئەو شەڕە. کاک عادڵ دیارە لە پێش ئەم شەڕەشدا کۆمەڵی کۆمونیستیش هەر لەناو ئەم ناوەندی دیالۆگەدا حوزوری بوو و ئەمانیش بەڵام کە دواتر ئەم شەڕە دەستی پێکرد بە جۆرێکی تر ئەم هاوپەیمانیان لێکداوە و هەم دەبیندرێ و هەم دەبیسترێش کە ڕوانگەی جیاواز لە ناو کۆمەڵی کۆمونیستدا سەبارەت بە هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتەیە. ئایا ئەمە ڕاستە؟ ئەگەر ئەوەیە ینی ڕاست بێت جیاوازیەکە لەسەر چیە؟ هەڵبەت دەنگۆی تریشەیە کاک عادڵ واوەتر لەم پرسانەدا من دواتر حتمما بەوردی دێمە سەر ئەوە، بەڵام پێم باشە سەرەتا جوابی وەڵامم پێ بدەیەوە. جیاوازیەکە لەسەر چی بوو کە هاتە دەرێ لە هاوکاری لە هاوپەیمانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان؟ جیاوازی جەوهەری بۆ معنان نەبوو کە لایەنێ پێی وابێ ئەو ئێتلافەی لە نێوان حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دروست بووە، ئەوە دەقا و دەق شوێنێکە کە کۆمەڵی کۆمونیست بتوانێت سیاست و بەرنامەکانی خۆی بۆ کوردستانی ڕۆژهەڵات بەرێوە بەرێ و ئەو نەهادێکی دەقا و دەق وەڵام دەرەوەی پێویستیەکانی کۆمەڵەیە. شتەکە زۆرتر لەتوانی بڵێن بە نۆعی تاکتیکی بوو. تاکتیکی بۆ معنا ڕوانگەیەکە بوو کە من خۆم سەر بەوە ئەزانم کوردستان ئەگە ئێتلافێک لە نێوان حزبەکانی خۆی دروست بکات و لەوێ بڕیار دەربێ لەسەر چارە نووسی کوردستان، ئەوی لە ڕۆوت ڕوودا و گەلێک کە ئێمە لەگەڵ ئەگەری زۆر گەورە ئەتوانێت ڕوبەڕوو بکاتەوە لە جێی خۆیدایە کۆمەڵە لەو ناوەندی بڕیاردانە حزوری بێ. ئەوە نییە هەر ئەوە ئەوترێ ئەو حزبانی کوردستان پرسیارە پێشوەکەت ئەوانە ئەبنە پیادە نظامی ئامریکا و ئەوانە سیاسەتی ئیسرائیل ئەبنە پێشەوانە، باشە هەر ئەوە دلیلی کافی بوو کە لەو ناوەندەبی نەهێڵی ئەوە ڕوو بدا. لانی کەمەکەی ئەگە بڕیارێکی وایەندا تۆ بێ بە کۆمەڵانی خەڵک بڵێ خەڵکینە ئەو نەهادەی کە ئێمە بۆ هەدەفێکی تر دروستمان کە چوینە ناوی ئەفلان خەریکە ئەبێتە ئامرازی دەستی مەسەلەن دەوڵەتان. بۆیە ئەوە پرسیارەکە ئەوە نەبوو کە ئەو ناوەندە زۆشتی چاکە و ئەوە سیاسەتێکی حزبێکی چەپ و کۆمونیستی ئەباتە پێشەوە و ئەوەی کە وا نمو دەکرا. نەخێر ئەوە نەبوو. ئەڵبەتە بن هەر لە بنەڕەتە بۆ نمونە شخصی من و هاوڕیانێکی تریش باوەڕەوە بوو ئەو ناوی ئەو ناوەندە وەکو ناوەندی هاوپەیمانی ئەو یەکی لەو یەکەمین قۆناغەکانی بوو کە کۆمەڵە ئیتوانی کاریگەری لەسەر هەبێ. لە یەکەمین کۆنفسمینارێکە لە کۆنگیرا لە بینی ئەم هێزانە ئەو کاتە ناوەندی دیالۆگ بوو. من وتم ئەم حزبانەی لە کوردستانی ئێران نابێ واردی زەرفێ بن کە نە هاوپەیمان بن نە هاوگوتار بن. من لەسەر ئەو قسەی خۆم کەماکان سوورم. حزبی سیاسی لە کوردستان نابێ هاوگوتار و هاوپەیمان بێ، ئەبێ هاوکار بێ. وەختی وتت هاوکار زەرفەکەشی ئەو وەختە ناوی نۆعی زەرفی هاوکاریە. لەبەرەوەی کە ئێمە نامانەوێت جیاوازیەکانمان بشارینەوە. هاوپەیمان ینی پەیمانەکەت ئەەکەی بە یەک چۆنە بێ ئەو هەموو حزبە بۆ جیاوازیەوە بەتایبەت کۆمەڵی کۆمونیست بە جیاوازی فکری و دنیابینیەوە هاوپەیمانی حزبێتە بێ کە دنیابینی تر هەیەتری هەیە، بەڵام توانێ هاوکار بێ. کەوابوو لە جیاتی پێکێنانی نۆعی هاوپەیمانی ناوەندی هاوپەیمانی ئەتواندرا ناو شەبەکەی پێشنهادی لە سەدەمی قوزکۆنیشەوە پێشنهادی من بوو شەبەکەی هاوکاری دروست بێ، ئەوی بۆ پرۆژەهایەکی تایبەتی نەمادام العمر، نەک هاوکاریەکە ئێمە نازانی ساڵی تر 2 ساڵ تری تشی بەسەرادە یا هاوپەیمانیەکە ئێمە نازانین چەندە تەمەنی ئەکات. بەڵام ئەگەر پرۆژەی نەوعی پرۆژەت بردە بەرەوە یان پرۆژە نەبوو لە شەبەکەت دروستکە یا
کوردیەکەی بڵێن وشە کوردیەکەی تۆڕی هاوکاریە بۆ نمونە تۆڕی هاوکاری نێوان حزبەکانی کوردستان نیڕۆژهەڵات بۆ دەورەی شەڕ ئەو تەمەنەکەی بەسراوە بە شەڕەوە هاوکاریەکەی کە دەورەی شەڕەکە پێکەوە هاوکاری بکەیت شەڕکەتەوە بوو ئیلزامی نییە ئەو هاوکاریەت درێژەی هەبێ ئەگە قۆناغێکی تازە هاتە پێشەوە ئەو وەختە شەبەکەیەکی تازە بۆ ئەو دروستەکەی ئەمەش بۆ کارایی هەیە کاک ئەمیر بنبینەرانی ئێوە ئاگادار هەن لە کۆمەلگای ئێستای ئێران و کوردستان بە سەدان و بگرە هەزاران تۆڕی جۆراوجۆر شەبەکەی جۆراوجۆر بۆ ئەمری مەقتعی دروستە بێ ئەو کۆمەلگا ئەو نوعە کاری ڕێکخراوەی بێ ئێمە فێر کردووە شۆڕشی ژینا بۆیە سەرکەوتبوو لە مەجموعەیەک تۆڕی کۆمەڵایەتی لە نێوان قشر و توێژی جۆراوجۆر پێکات بوو بۆ ئەوەی کە بۆ مەخاتعی تایبەت ئەرک بە ئەستۆ بگرن کارەکەیان بکەن و دواتر کە ئەو مەقتعەتەوە بوو ئەو قۆناغە تێپەر بوو خۆیان هەڵوەشێنەوە شەبەکەیەکی دروستکەن بۆ قۆناغێکی نوێ یعنی نەوعی سازمانێکی سەیار کە لەگەڵ هەلومەرج خۆی ئەگونجێنێ نەگەوەی کە ساختارێکی سازمانی یا ئێتلافێک کە سەرفنەزەر لە هەلومەرجەکە خۆی تعریفەکە و دواتر دوچاری قەیرانە بێ بۆیە هەر ئێستا بۆ نمونە ئەوەی کە ناویان ناوە ناوەندی هاوکاری ناوەندی هاوپەیمانی هەر لە ئێستا تۆ هیوا بە شەڕەکە نەماوە خەریکە درزت هەیەکە بێ جا بۆیە بەڵێ ئەو لەو بارەوە جیاوازی هەبوو بەڵام جیاوازیەکە لەسەرەوە نەبوو گویا کەسێک باوەڕی بە دنیابینی ئەو حزبانەی تر پەیدا کرد لە ناو کۆمەڵی کۆمونیست بۆیە پێی وایە بێ بچن نەخێر شتێکی تاکتیکی ئامرازی بوو پێم وایە ئەگە کۆمەڵی کۆمونیست لە قۆناغی یەکەمدا جودی بتواتە پای ئەم کارە ئەیتوانی هەوڵ بدات تەنانەت ناوەکەی ساختارەکەی جۆرێ تەنزیم بکە کە لەگەڵ خواستەکانی ئەو دنیابینی ئەو سیاست و تاکتیکی ئەو بێتە هاوتەبابێک کە ئەوەت نەکرد تەبیعەتەن خەڵکی تر بڕیارەدا کاک عادڵ ڕوانینێکی کەشەیە پێم باشە تازە ئەمەشی بکەوە باس لە ناوەندی هاوکاری ینی جیاوازی بینی هاوکاری هاوپەیمانی ڕوانینەکەی دەڵێن قرار نییە هاوپەیمانیش ئەزەلی و ئەبەدی بێت دۆخێکە هاتۆتە پێش دەتوانی ئەوەی کە دواتر کە هێور بۆوە ئەمەش هەر وەکو چۆن وەکو لە کاری هاوکاریدا کاری هاوبەش دەکەن ئەمە ژوای لێبێت و پێشیان وایە کە ئەمە جۆرێک بیانووە لە خۆ بە دوورگرتنەوە لەم بەرپرسیارەتیە کە خۆشتان ئاماژتان پێدا کە پێتان باش بوو کە کۆمەڵی کۆمونیست لەو نێوەدا بواە و دەشیتوانی لەسەر ناوەکەشی تاسیری دانابواە لەسرم ڕوانینە ڕای ئێوە چییە ئایا هاوپەیمانیش هەر ئەزەلی دەتوانێت ئەزەلی و ئەبەدیش نەبێت دەتوانێت لە خۆناغێکدا کە هەموو شتێک هاتە جێی خۆی و خەڵک دواتر توانی هەڵبژێرێت ئەویش دەتوانێت ناوەکەی بگۆڕدرێت بەڵێ وایە هیچ کەم لەوانە تەمەنیان درێژ نییە بەڵام قسەکە سەرەوەی تۆ چاوەڕوانیەک بە خەڵکەدەی ئێمە هاوپەیمانین ئێمە هاو گوتارین جیاوازیەکەی لەوەیە بەڵام لە ئەوڵەوە تۆ ڕاستگۆی لەگەڵ خەڵکەکە ئەڵێ ئەم شەبەکەی دروستمان کرد ئەم هاوکاریە کە شکڵمان پێداوە بۆ ئەم قۆناغە تایبەتیە ئێمە ناتوانانی پێشبینی بکەین 2 ساڵی تر 3 ساڵی تر چیە بێت و ئەوە ئەم هاوکاریەمان بۆ درێژماوە نییە بەڵام کە گوتت هاوپەیمانی بۆ درێژماوەیە ئەوە لە بریانامەی ئەو هاوپەیمانیەوە چەند حزبە و 6 حزبە هاتووە کە ئەوە مەقتعی نییە نەوتراوە مەقتعی وتراوە درێژماوەیە و ئەو چاوەڕوانیە کە دروستەکەی و بۆ خۆش دەزانی عەمەلی نییە خەڵکەکە دووچاری خەمۆکەی سیاسی و بێبڕوایی ئەەکەی بەڵام ئەگەر لە ئەوڵەوە وتت من حزبی سیاسیم جۆرە و جۆریش بیرەکەینەوە حزبانش ئێمە بۆ هەر قۆناغێک ئەرکێکی تایبەت و ساختارێکی ڕێکخراوەی تایبەتی بۆ پێکدێنین بەڵام ئەوە سەیارە ئەوە هەر لە ئێستاوە ئەڵێن یەکەمین قۆناغەکانیە بۆ مەقتعێکی تایبەت دروست کراوە بۆ نمونە بۆ شەڕ بۆ دۆرەی شەڕێکتا و کاتێ و شەڕەیە ئەوە معنای ئەوەیە هەم چاوەڕوانی جەماوەرت لە ئاستێکی منتەقی و جێگای بەراورد ڕاگرتووە و لە لایەکیشەوە خودی بەشداربووان لەو پرۆژە ئەزانن ئەرکیان چییە و ئەبێ چی بکەن و چی نەکەن بەڵام کە وتت هاوپەیمانیەکی وەکو ڕاگەیانە کە دائمی ئەبێت زانم لە عەمەلا دائمی نییە بەڵام وای تۆ بە خەڵک معرەفیەکێک کە دائمیە بەڵام لە یەکەمین قۆناغەکانی کارەکە دووچاری درز و
لێک هەڵوەشان ئەبێ یادلانیکەم ڕنگ ڕووی ئەوەی پێوە دیارە و بەتایبەت لە ڕوویش بڕواایەکی غێرە منتەقی بە سەرنجامەکانی ئەو شەڕێژ دروست بوو پەلەندێک کرد بە خاتری شەڕەکە معنای ئەوەیە کە بۆ خۆش دەخەیتە مەقطعی کە بڕوای جەماوەر پێت کەمتر ئەبێتەوە بەڵام هاوکاری و شەبەکەیەکی تایبەت بۆ مەقطعەیەکی تایبەت بۆ ئەرکێکی تایبەت کە جیاوازیەکان ناشارێتەوە مقایسەی ئەوە بکە لەگەڵ ئزدواجێک ئزدواج هاوپەیمانیە لە بینی دوو کەسە شکڵ ئەگرێ ئەو مادام العمرە بوو جۆرێک ئەڕۆنە پایە و ئزدواجەکە ئێتر هەڵنەوەشێتەوە بەڵام کە ئەزانین هەموو ئەوانە هەڵەوەشتەوە زۆرجە بە قەیران و بەوەنتەواوە بێ لەوەختێ تەشبیهی بکێ بە کاری سیاسی بەتابەت حزبەکان کە لە یەک جیاوازی فکری و دنیا بینیان هەیە نابێ بڕۆنە ئەو نوعام هاوپەیمانیە و کە ڕەنگوڕووی نەوەی ئزدواجی پێوە دیارە بڕۆ مەقطعی کاری مەقطعی دووپاتی یەکەمەوە کاتی جیاوازیەکان ناشارێتەوە زۆر اتفاقاً ئەوە دەوڵەمەندی و پێشکەوتووی کۆمەلگای کوردستانیش نیشانەدا کە لایەکەوە ئاستی شارستانیەتی سیاسیمان ئەوەندە بەرزە پێکەوتوانی هاوکاری بکەین بەڵام لە هیچ شوێنێکیش ئەمە نامانەوێت جیاوازیەکەمان بشارینەوە کۆمەلگای کوردستان بە بوونی جیاوازیەکانی ئێمەوە دەوڵەمەندترە نەک یەکڕەنگیمان. زۆر باشە زۆر سپاس بەڵام سەرڕای هەموو ئەو جیاوازیانە باست کرد کاک عادڵ بەڵام کۆمەلگەی کوردستان سەبارەت بەم پێکهێنانی ئەم هاوپەیمانیە زۆر دڵخۆشن ینی پێیان گەورەترین هەنگاو بووە کە لە توولی ئەم چەند ساڵەدا کە تێپەڕیوە و ئێمە هیواداری کە ئەو هاوپەیمانیە ئەو کەم و کوڕیانە ئەو شتانی کە ئێوە و خاڵانی کە باستان کرد ئەمانەش ڕەچاو بکرێت و لە خزمەت بەرژەوەندی خەڵکی کوردستان هەنگاوی پێڵگیرێت. کاک عادڵ بابێمە سەر ئەوەی کە زۆر جار باس لەوە دەکرێت کە کۆمەڵی کۆمونیست لە نێوان دوو بەرەی ئەمری واقع لە کوردستان و ئەو ئیدۆلۆژیەی کە هەیەتی گیری کردووە بۆ هاوسەنگکردنی ئەم تەرازووە زۆر جار هەوڵ ئەدات کە بەکردەوە جۆرێک بجوڵێتەوە بەڵام بەڕواڵەت بە جۆرێکی تر بۆ نمونە کاتێک پرۆژەی ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی ڕەت کردەوە و بە جوانی هەمووی چی کردەوە هۆکارەکانی چوو چووە ناو پرۆژەیەکی تر بە ناوی هاوپەیمانی نیشتمانی جا لەگەڵ ئەمە هاوکاتیش ڕووی کردە ناو ناوەندێکی بە ناو شۆڕای هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستان بەڵام لەوێش بڕیاریدا نەڕواتە ناو ئەم شۆرایە دیار بە پێشتر ڕاگەیەنێکشی دابوو کە بەرەیەکی هێزەی چەپ و کۆمونیست لە کوردستان پێک دێت بەڵام دواتر هەیئەتێک کە چوو بووە ئەوێ دواتر ڕاگەیانیشاندا کە نەچوونەتە ئەم شوڕایەوە هەندێکیش کەس ئەمانە زیاتر بە گەمەیەکی ڕێکخراوەی دەزانن تاکو پرۆژەیەکی سیاسی ڕوون پێم باشە سەبارەت بەم بابەتە ڕوونکردنەوەیەکی باشمان پێ بدەیت. بەڵێ بە باوەڕی من جگە ڕەخنەیە هەندێک لەو هەڵسو کەوتانە لەگەڵ سنەتی کاری کۆمەڵ نایەتەوە کە شەفافە لە سیاسەتەکانیە بە تایبەتەوەی کە ڕوو بە جەماوەر و ڕوو بە کۆمەلگایە بۆ نمونەیە من نەدەبوو کۆمەڵە نەدەبوو بەسم ئێمە من بۆ خۆم ڕاستی و حزبا هەم من نەدەبوو نەچوونمان بۆ پرۆژەی هاوکاری حزبەکانی کوردستانی ئێران ڕەنگوڕی ئیدئۆلۆژیکی پێ بدەین بەڵام هەندێک لە ڕاگەیاندنەکانمان دەقاودەق ڕەنگی ئیدئۆلۆژیکی پێ دیار بوو ئێمەی چەپ ئێمەی کۆمونیست لەگەڵ حزبی ڕاست فلان ناڕۆین و ئێمە ڕووەکەینە چەپەکان و لە کاتێکە لەو نوع ئێتلافانە کە بۆ هاوکاری دروستە بێت دووپارتی یەکەمە نە هاوپەیمانی تۆ لە ڕووی ئیدئۆلۆژیکەوە ناڕۆیتە پای ئەو تە بە نرخەی کاک فوادمان لەبی دەڵم لەگەڵ سنەتی کۆمەڵە نایەتەوە ئەڵێ ئەو حزبێک کە کاریگەری لەسەر کۆمەلگاکەت هەیە تۆ بە ناچاریش بێ ئەبێ لەگەڵی واردی گفتوگۆ و شان لە شان بێ ئەوە منطقی سیاسی لە پشتەوە بێ ئەو کارە بکەیت بەڵام هێزێکیش زۆر لە ڕووی فکریەوە هاوتەبابێ لەگەڵێ بەڵام هیچ نوع دەورێکی کۆمەڵایەتی نییە کاریگەری لەسەر ڕۆت و ڕووداوەکان نییە منطقی نییە زۆر خۆتی پێماندی و بکەیت و بۆ نمونە بچیت ناو پرۆژەیەک لەگەڵی ئێمە بۆیە ئەمەوێ ئەوە بڵێن نە لە ڕووی ئیدئۆلۆژیک و ڕاست و چەپ و کۆمونیزم و خەیرە کۆمونیزم تەوزیح بدەین بوون و نەبوونمان لە نوعی پرۆژەی هاوکاری لەگەڵ حزبەکانی کوردستان بەڵکو لە ڕووی ئەو منطقەوە کە پێشتر ئیشارەم پێ کرد
ئەویژەوەیە چارەنووسی ئەو کۆمەلگا ئەتوانێت تحتی تەسیری بڕیاری حزبەکانی کوردستان قرار بگرێ بە چاک و بە خراپیەوە. بۆیە دەبێ لەوێ حزورمان بێ ئەو حزبانە پێگەی کۆمەڵایەتیان هەیە هێزیان هەیە زۆر و کەمەکەی ئەو بێڵینەوە بۆ جێگەی خۆی لە باشە کاتێک ئەزانی بۆ خۆش لەلایەکی ترۆ نوعی پرۆژەی تەبلیغات دەبێتە بەرەوەوانە نابێت بن بە هێزی ئامریکا و ئیسرائیل و کۆمەلگا کوردستان وێرانە بێت و شارەکان فلانە بێ معنایەوەیە کە بە ڕسمیەت ناسیوە بڕیاری ئەو حزبانە ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر کۆمەلگاکە دەباشە چۆن دووریان لێگری بۆیە دەربەویش بە ئستدلالی ڕاست و چەپ و کۆمونیزم و غیرە کۆمونیزم ئەوە لە جێگەی خۆیان نەبوو دەبوو ڕەت بکرێتەوە بەڵام بۆ ئستدلال سیاسیانە ئەوەی کە بۆ نمونە ئێمە هاوپەیمانی نابەستین ئێمە هاوکاری ئێمە ناوەندێکە بۆ درێژماوە خەریکە شتێت تەسوی بکات جیاوازیەکان ئەشارێتەوە پێمان مناسب نیە و هەوڵماندا ناوەکەی بگۆڕین ساختارەکەی بگۆڕین ناوەرۆکەکەی بگۆڕین قدرەتمان پێ نشکە لە بەرابەر ششلایەنی تردا بۆیە ناچینە ناوی زۆر ئستدلالی منتەقی و لە سەرخۆ و سیاسیە ئەو ڕەنگڕووی ئاژیتاسیۆنی پێوە دیار نییە خەڵگە بێتە پیادە نظامی دەوڵەتان و بۆیە ئێمە ناچینە ناوی و نوعێک تەسویرێکی غێرە واقعی بەدەستەوە بێ ئەوەش هاوکات بەڵێ پێ منیش پێم تەناقوزە کە لەگەڵ پرۆژەی هەموو بەشەکانی کوردستان ئەو کاتە وارد بی ئەنی لەلایەکەوە ئەڵێ حزبەکانی کوردستانی ئێران ئەوان پرۆژەی خۆیان هەیە من لەگەڵەوانە ناکرێ بەڵام پرۆژەی هەموو حزبەکانی هەچوار پارچەی کوردستان پێدوایەوە بەرپرسانە جا بۆ ئستدلالش پێت بەرپرسانەیە کە لەوێ بڕیار ئەدرێ لەسەر چارەنووسی کوردستان کاریگەریانەیە کۆمەڵە نابێت جێگەی خاڵی بێ ئەم ئستدلالەی کە بۆ ئەو هاوپەیمانی نیشتمانی چوو من لەگەڵەوە هەم ئستدلالێکی سیاسیە بیرلێکرا و منتەقی لە سەرخۆ ئاژیتاسیۆنی لە پشتەوە نییە هەر ئەو ئستدلالش بکرایە بۆ چوون یان نەچوون بۆ ناوەندی هاوکاری قابلە قبول بوو بە ئستدلالی سیاسی نە ئیدۆلۆژیک نە ڕاست و چەپ و کۆمونیزم و غیرە کۆمونیزم بەڵام کە ئەوەت نەکرد خەڵکەکە تەناقوزەکە تیابینێ و پێم وایە ئەو ڕخنە بە ئێمە وەکو کۆمەڵی کۆمونیست واردە و ئەبێ لەناو خۆمانە بیرلێکراوە ئەم جارە عەمەڵ بکەین سیاسی بین و بڕیارەکانمان قابل تۆزیح بێت تەناقوزی زۆر ئاوەندە ئاشکرای تیا نەکەوێ شخصی خۆم نەزەرم ئەوەیە هەر نوع هاوکاریە هەر نوع زەرفێک دیالۆگ و گفتوگۆ کە بۆ چارەنووسی کوردستان پێک دێ لە یەک پارچە بێ و لە چوار پارچە بێ لە ئاستی ئێران نابێ یا لە شوێنێکی تر کۆمەڵە ئەبێ حزوری بێ کاریگەری لەسەر ڕەوەندەکە دابنێ ئەگە زانی ڕەوەندەکە هێزی پێناشکێ بەرەوە ئەو جاهەتی خۆی بەرێ ئەو کاتە ئەبێ بێتە دەرەوە ئەو کاتە بە شەفافیەتی سیاسیەوە بێ بێتە دەرەوە نەک ئەوەی کە عەرزم کردی بۆ ئستدلالە ئیدئۆلۆژیکانە و بە نوعی ئاژیتاسیۆن شتێک تەوجیه بکە و بە هەمان ئستدلالی بەڵام سیاسی شتێکی تر تەوجیه بکە. نەچوونتان بۆ ئەم هاوکاری شۆڕای هێزە چەپ و کۆمونیستەکان سەبارەت بەم کاک عادڵ ئەگەر دەکرێت کەمێ بەوردی بۆمان باس بکەی ئەم ڕوونکردنەوەیەک بێ بۆ بینەرانیشمان. بڵێ ببرەوە بەشێ لە پرسیارەکەم نەبیچوو بەڕاستی لەوێ شەروایە لەوێش ئێمە چونکە یەکی لە ئستدلالەکان کە ئەکرا لایەن هەندێک لە هاوڕێیان ماوەنەوە نەچوون بۆ هاوکاری هێزەکانی کوردستانی ئێران بۆ بوو کە ئێمە چەپین کۆمونیستین ئەبێ لەگەڵ بەرەی چەپ ئەو کاراکەین کە من زۆر موافقیم بە نظامی کۆمەڵی کۆمونیست ئەبێ لە ئەولەویەتی خۆیان دابنێ لەگەڵ هێزە چەپەکانی ئێران هاوکاری بکات لەگەڵ ئەوانیش پرۆژەیە یان شەبەکەیەکی هاوکاری دابنێ بەڵام لەوێش من لەسەر پای و هاوپەیمانی درێژماوە ئەوانە بەڵێ گومانم هەیە بەڵام لێرە هەڵە بوو ئێمە نەچوین بۆ ناو شۆرای ئەو شۆرای هاوکاریە هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستانی یاقیناکە حەجم و ئاستی کاریگەریان چەندە و چەند نییە بەڵام ئەمانتوانی بڕۆین ئەگە زانیمان کاریگەریمان نییە ئەگەر لێکدانەوەمانەوە بۆ ئەو بڕە و ڕۆتێکی تراچێ وەختە ئەمانتوانی بڵێ هەوڵماندا چووی نەکرا هەموو ئەوانە بەڵام ئەو ئستدلالەیە بە شتێکی گەورەتر دروست بێت و ئەوە ئەمەلە ئستدلالی بوو بۆ نەکردن بۆ نەچوونە ناو ئەو هاوکاریەکینەوە لەگەڵ ئەو هێزە چەپانە ئەو کە ئەوەم پێ خراپە لە لایەکی تریشەوە ئەوەش بڵێم ئەو بڕیارە کە لە ڕاگەیاندنی ئەخیری کۆمیتەی ناوەندی کۆمەڵەدا هاتووە کە بڕیار دراوە نەچینە ناو شۆرای هێزە چەپ و کۆمونیستەکان بەڕاستی بڕیاری کۆمیتەی مەرکەزی نەبوو
لەوێ بۆ بڕیارە نەدرا لە شوێن تر بڕیارەکە درا هەر بۆیە بیر لێکراو نەبوو نەکەوتووە بەرباس و لێکۆڵینەوەی ناو کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە تا بە بڕیارێکی بیر لێکراوە بڵێن ئەرێ یانە بۆیە ئەوەی جگە ڕەخنەیە بۆ خۆی ئێمە دەبوو باوەڕی من نزیکایەتێکی زۆر لەگەڵ ئەو شۆرا و هەر هێزێکی تری چەپ و سۆسیالیست کە لە ئاستی ئێران و کوردستان هەیە واردی دیالۆگ بین واردی باس بین بێرین بڕوونە ناو شەبەکە بەڵام لەوێش ئەوە دوو پاتەکەمەوە پرۆژەی ئێمە ئەبێ شەبەکە سازی بێ نە هاوپەیمانی مادام العمر کە حتممە دوای ماوەیەکە دووچاری کێشە بێ گفتوگۆکانی ئێمە ئەبێ ئەوە بێ کە هاوڕێیانی چەپ و سۆسیالیست کە شۆراتان هەیە پێشتێک پێناوە و چەند لایەنە دوو لایەن لە ڕاستیە دوو لایەنە حکومەتیستەکانە و هاوڕیانی پێ ئەو شاخەکەی تری حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە ئەو دوو لایەنە چەند کەسایەتی سەربەخۆشیان تایە ئێمە ئەمەتوانی لەگەڵ ئەو شاخەکەی تری حزبی کۆمونیستی ئێران و سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران و لەگەڵ حکومەتیستەکان واردی گفتوگۆ بین بڵێن بۆ ئەو سەردەما لە نێوان چەپەکانە ئەوەی کە پێویستیمانە شەبەکەیە بۆ پرۆژەهایەکی تایبەتی خۆمان گیرۆدەی نوعی هاوپەیمانی درێژماوە نەکەین لەبەرچی کاگەمی لەبەرەوەی لە ناو چەپەکانیشە جیاوازی هەیە کە نابێ بشارێتەوە چەپەکانی هەمووی یەک ڕەنگ نین هەمووی یەک نوعنی و ناژ بێ یەک ڕەنگ و یەک نوع بن کاک عادڵ هۆکاری سەرەکی چییە کێشەکان چین ناکرێت کۆمەڵی کۆمونیست تاقوتەنیا دابڕاو بێت لە هەموو لایەک و نتوانێت هەنگاوێکی کردەوەی تەنانەت لەگەڵ ئەم هێزە چەپانە کە خۆی تداعی دەبێتەوە من پێمانی ئەگە کۆمەڵ ئەم سیاستە بگرێتە بکە من عەزم کردی ینی ئەو نەهادی نەبکە ڕاشکاوانش ڕای بگێنێ کە هاوپەیمانی درێژماوە کە لەوانەیە لەگەڵ هەلو مەرجێکی دائمی نەیەتەوە ئەوە ڕێگە حەلی ئێتلاف نییە هاوکاری نیە بەڵکو شەبەکەیەکە بۆ هەر ئەمرێکی تایبەت کە دێتە بەرەوە خۆی ئیزۆلە نەکردووە ئەوە ئیزۆل خۆ ئیزۆلۆکردن نیە چونکە تەرحێکێ بەرنامەیەکی هەیە هاوکاری لەگەڵ حزبی کاریگەر لە کۆمەلگاکەی خۆیەکە کە لەوانەیە لە ڕووی فکری و دنیابینیەوە هاوتەبانە بێ لەگەڵ ئەوانەی کە زۆرتر لە ڕووی دنیابینی و بەرنامەی استراتیژیۆ لیان نزیکە لەگەڵ ئەوانی ژواکە بەڵام دەست و باڵی خۆی بە هەندێک ساختاری ڕێکخراوی و نابەستێکە لەوانەیە بە هەر ڕووداوی هەڵبوەشێتەوە ئەو کاتە کۆمەڵە لە ڕووی بەرپرسایەتی کۆمەڵایەتی و لە ڕووی ئەوەی کە خۆی ساحبی ئیدەیەکە بکە ئێتلاف چۆنە بێ ئەڕاتە مەیدان بەڵام ئەوەی کە ئێستا ئیشکالە لە شوێنێک پرۆژەیەک ڕەت دەکاتەوە لە شوێنێکی تر هەمان پرۆژە یا شەبیه ئەو پرۆژە قبول ئەکا و ئستدلالەکەشی لەلای منتەقی نانوێنێ من پێم خۆشە کۆمەڵی کۆمونیست ئەلەوە بێتە دەرەوە ببێتە خۆی ساحبی گوتارێک لە پەیوەند لەگەڵ پێکێنانی شەبەکەی هاوکاری لەگەڵ حزبی کوردستانی چەپی ئێرانی ئەنجومەن و کەسایەتی سیاسی و ئاکادمیک و هونەری و ناوی لێ ببە لەگەڵ ئەو ینی کولەن ساحبی پرۆژەیەکی تایبەت بەخۆی بێ بۆ ئەوەی کە چۆن هاوکاری ئەکا لەگەڵ دەوروبەری خۆی لەگەڵ ئاکتەر سیاسیەکان کە لە کۆمەلگای ئێران و کوردستان کاریگەریانەیە ئێمە ئێستا داخاوەنی ئەوە پرۆژەیەک نین بۆیە خەڵک بە حەق هەندێک ناتەبایی کردەوە و سیاستەکانمان ئەبینێت زۆر باش کاک عادڵ من لە پرسیاری دووەمدا شتێکم بتکوتم دواتر بە وردی حتمەن دێمە سەر ئەمە لە کاتێکدا کە ناوچەکە لە گڕوتیندایە کاک عادڵ وە زۆر هەستیارە دۆخەکە و ئەگەری زۆر گۆڕانکاری گەورە لە ناوچەکە بەگشتی بەتایبەت لە کوردستاندا هەیە حیزبێکی سیاسی بەڕاستی دەبێت زیاتر لە هەموو کاتێک ئامادەتر و منسەجمتر بێت بۆ ئەم دۆخە کە بتوانێت بەڕاستی بۆ هەرچی زیاتری بەرژەوەندی خەڵکی کوردستان بە باشترین شێوە لەو دەرفەتانی کە دێتە پێش کەڵ گوەرگری و تێبکۆشێت بەڵام بەداخەوە ئەو جۆرەی دەبیندرێت وە دەشبیسترێت ئەو ئامادەیە و منسەجم بوونە لە ناو کۆمەڵی کۆمونیستدا نابیندرێت و دەنگۆی ئەوە هەیە کە واوەتر لەم پرسانەی کە باسکرا ناکۆکی قوڵ لەسەر پرسی تریش لە ناو کۆمەڵی کۆمونیستدا هەیە ئەمە چەندە ڕاستە و ئەگەر ڕاستە ناکۆکیەکان لەسەر چییە ئایا دەتوانن بۆمان باس بکەن من ناکۆکیەکی بنەڕەتی فکری نابینم نەوتراوە من پێم وایە ئەو ڕێکخراوەی ئێمە لە ڕوویەوەی کە ئێمە ئەو پرۆژەی کە بناوی کۆمەڵەوە ناوبانگی دەرکردووە بەرەو کوێ گەرەکمانە بین هاودەنگی هەیە ئێمە حزبی هەژاران و چینی کرێکاری و ژنان و چەساوەکانی کۆمەلگای خۆمانی حزبێکی
کۆمونیست و سۆسیالیستین پێما وایە کۆمەلگایەکی بەرابەر و یەکسانە بێ پێک دێ لەو ئەو ڕوانگە گشتیانە هاوڕین تەنانەت لە بڕێک هەندێک کاری ڕێکخراوی ئەوانەش هاوڕینەوەی کە ساز و کاری ناو ڕێکخراوەیمانە بەڵام لە ڕووی مدیریەت و ڕەهبەریە نەخێر وەکو یەکبیر ناکەینەوە هەندێکمان من بە قسەی خۆم بکەم بۆ نمونە بە هاوڕانی تر نەزەری خۆیان بڵێن بە نەزەری من ساختاری ڕەهبەری و مدیریەتی ئێمە ساختارێکی سنەتیە جواب دەرەوەی نیازەکانی کۆمەلگایەکی مۆدەرن دنیایەکی پێشکەوتوو و چەندین نەسڵ کە دوای پێکێنانی کۆمەڵە پێیان ناوەتە عەرسەی سیاسی نایەتەوە ئێوە ئەزانن لە دەورەی هەموو حزبە چەپ و کۆمونیستەکان کە لە دەهەکانی 40 شەمسیدا پێکاتن لەژێر چەکوشی سەرکوت و لەژێر ئستبدادی سیاسیدا پێکاتن بۆیە ساختارێکیان گرتە خۆیان کە ساختارێکی مرکزگەرا بوو ئەوایە بڕیارەکان هەموو بەشەکان لە خۆ نەگرێت چونکە ئەمنیەتیان نەکەوتە خەتەر ئامرازی پەیوەندی زەعیف بوو هەر لایەیەک سەربەخۆ بۆ خۆی کاری یەکرد و ئەوە پیان بە زمانی فارسی مەشهور بوو خانەی تیمی و حەوزەی جیاواز و بۆیە نوعی مرکزگراییتیا حاکم بوو و دەخالەتی سەرجەمی بەشەکان ئیمکان پەزیر نەبوو چونکە شناسایی یەکران دەستگای سەرکوتی دەوڵەتی شا بۆ نمونە و دواتر دەوڵەتی کۆماری ئیسلامی ئەوانەی کە شناساییەکی لە ناویە بردن و بۆیە بڕیارە بوایە لە ساختارێکی تردا بدرایە ئەوە قابلی دەرک بوو و ئەبوایەش وا بوایە بەڵام کە گۆڕانکاری هاتە پێشەوە یا تەنانەش ئەوەش پێزیاد کەم پێش لە قسەی گۆڕانکاری بکەم دەورەی دەستپێکردنی خەباتی چەکدارانە و پێشمەرگانە ئەو وەختە ژوا بوو هەر ناوچەیەک هێزی خۆی بوو گوردانی پێشمەرگەی خۆی بوو پەیوەندی گرتن ئاسان نەبوو وەکو ئێستا نەبوو ئینتەرنێت و عەرزی خزمەت و مۆبایل و ئەوانە بوایە بە بیسیمێک بڕوایتە سەر کێوێکی بەرزتا بتوانێت لەگەڵ سەرکردایەتی ناوچەیەکی تر پەیوەندی بەرقەرار بکەی وای نامەیەکت بنووسرایە بە هەفتە کاتی ئەبرتە لە شوێنێک و ئەگەشتە شوێنێکی تر بۆیە ئەبوایە هەندێک بڕیار لە مەرکەزێکا بدرێ چونکە ئەو پەیوەندیانە لە وەختی کار فعالیەتی نظامی و دووری جغرافیایی لە یەک ئیمکان پەزیر نەبوو ئێستا بە گۆهاتنە گۆڕی گۆڕانکاری تکنۆلۆژی و نەبوونی ئەو فەزایەکە سەردەمی خۆی لەو دوو قۆناغە بوو قۆناغی ناو کۆمەلگا و قۆناغی دۆرەی پێشمەرگایەتی ئەو ساختارە حفظ کراوە و ئەوە جواب دەرەوەی نیازەکانی ئێستا نییە کە مشارەکەتی هەموو بەدەنەی حزبەکە لە چارەنووسی حزب ئەخوازێ لەوێ گفتوگۆ ڕاوێشکردن و کەڵوەرگرتن لە هەموو زەرفیەتەکانی تەکتەکی ئەندامان و کادرەکان دەخوازێ هیچ هۆکارێکی نییە منی تەک بتوانم هەموو بڕیارەکان بدەم و لەو گۆڕانکاریانەی هاتوتۆ بەرەوە بۆ بەکارهێنانی هەموو زەرفیەتی حزبەکەم کەڵوەرد نەگرم و ئەوە تەناقوزێ دروستەکە ئەبێتە جێگای ناکۆکی لە لایەکی تریشەوە ناتەبایە لەگەڵ ڕوحی ئەو پێشکەوت و خوازبوون چەپبوون دەخالەتی ئەوانەی کە چارەنووسیان بەستراوە بە پرۆژەیەکەوە چونکە ئێمە ئاڵێن حزبی ئێمە جیاوازەکەی ئەوەیە جەماوەر تەداخل ئەدا لەوەی کە بە چارەنووسیان مەربوتە ئێمە پێمان خۆش نییە کۆمەلگایەکی نخبەگەرامان هەبێ کە لەوێ توێژێک چینێک بڕیار دەربن بە حکمی ئەوەی کە دانیشیان زیاترە عاقڵترن یا هەر شتێکی ناو لێوێ بەڵکو ئینسان بە قەد و قەوارەی خۆی بە ئەعتباری خۆی بە ڕسمیەت ئەناسی و پێمان وایە مافی خۆیەتی لە هەموو پرۆژەیەکە بەشدار بێ تەبیعەتە نەبێ ئولگوی ئەوەش لە ناوخۆمانە بەدەستەوە بدەین معنای ئەوەیە ساختاری ڕەهبەریمان نابێت ساختارێکی نخبەگەرایی بێ نابێ حزبێکی چەپ و سۆسیالیست بۆ ئەدعاوەکە هەیەی ساختاری حزبەکەی لە دواتر بێ لەگەڵ حزبێک کە پێی ئەڵێ ڕاستە ئەمە زۆر حزبمان لە کوردستان و لە حیتەی جغرافیایی خۆمان هەیە گۆڕانکاری لە سەرکردایەتەکە زۆر بەسەریعی لە ئێمە ئاباتە پێشەوە ئێمە لە حاڵەکە چەقیوین لە مۆدلێکی سەرکردایەتی کە بتەوێن نەتەوێت ئەکەوێتە تەناقض لەگەڵ باوەڕەکانی و ئەوە ئێستا مدیریەت و ساختاری ڕەهبەری ئەو شتەیە کە مەوردی اختلافمانە بەڵام من هیوادارم لە گفتوگۆیەکی سازەندەدا بتوانین ڕفۆرم بکەین لەو ساختارەدا کە بتوانین وەڵام دەرەوەی
نیازمەندە سیاسیەکانی ئەس جملە ئەو قسە پێشۆکانمان ئێتلافە بڕیاردانی سیاسیە چی بکەین و چی نەکردنە لێکدانەوەیەکی ئەمێقە کە عەقڵی جەمعیە بێ عەقڵی جەمعیست لەناو حزبێکە ڕەمزی مۆفەقیەتە و نەبەرتەسکردنەوەی بڕیاردەکان لە شوێنێکە ئەو جەمعە بەپەراوێز بخوا. کاک عادڵ لە جەنگەی بزوتنەوەی ژینات خۆتان پێم باشە بچمە سەر ئەوە ئەم کۆمەڵی کۆمونیست دووچاری دابڕان و ئینشعاب بوو. ئێستاش دیسانەوە کێشەکەتان کەم نییە. بۆ چارەنووس و ژیانی کۆمەڵە و چەپ ئاوای دەهاتووە پێم باشە ئەوم پێ بڵێ ئەم کێشە و دابڕانە هەتاکەی بۆ دەبێت خەڵک و کۆمەلگا باوەڕ بە حیزب بکەن کە ناتوانێت کێشەی فکری ناوخۆی بە شێوەی دموکراتیک و سەردەمیانە چارەسەر بکات. ئێوە کە ناتوانن کێشەی ناوخۆتان چارەسەر بکەن چۆن دەتوانن قەیران و کێشەکانی ناو کۆمەلگا چارەسەر بکەن؟ پرسیارێکە لە جێگەی خۆیەتی بە باوەڕی من ئەوە بەرپرسایەتی ئێمەیە کە بڵێن ئەمە کاتێک فراخانی وحدەت لەگەڵ چەپەکانی تر ئەدەین لەگەڵ حزبی تر ئەدەین کە لە کۆمەلگایەکەوە پێکەوە هاوکاریەکەین و لەوانەیە وەکو یەکیش نەبین معنای ئەوەیە بێ معنای و مەفهومی هاوکاری ناو خۆمانە ڕعایەت بکەین. بە باوەڕی من ئەوە اعتباری کۆمەڵی کۆمونیست ئەباتە ژێر پرسیار ئەگەر نەتوانێت گفتوگۆیەکی سازندە لەسەر پرسە جێگان ناکۆکیەکانی بە شێوەیەکی باش بباتە پێشەوە و هەموو پرۆژەکانی تر ئەباتە ژێر پرسیار. پێم وایە ئێمە کارنامەیەکی باشمان لەو بارەوە نییە، کارنامەیەکی باشمان لە پێکەوە هەڵکردن و تەحملی یەک نییە. ئەو بارها وتومەمە لە ڕاگەیان نەگشتەکانیژە تۆ ناتوانی بە هەزار دەردی سەر و قڕا لەگەڵ بەشێک لە حزبەکەی خۆت جابیتەوە بۆ نمونە لەگەڵ ئەو شاخەکەی تری حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران کە چەند ساڵەوە پێش ڕوویدا لەوێ ئەوە بەنەوەی سەرکەوتن بۆ خۆت بزانی دوا بە دوای یەکا وتوێژ بکەیت و حەقانیەتی خۆت بسەلمێنی هەوڵ بدەی بیسەلمێنی، بەڵام دوای 3-4 ساڵی تر ئەوەش بە سەرکەوتن بۆ خۆت بزانی کە سەرێکی گفتوگۆت لەگەڵ دەست پێ کردووە. ینی یەکێکیان ئەبێ شکست بێ، یەکێکیان ئەبێ ناکارامەدی بێ و هەرکەم لەو قۆناغانە ئەبێت تۆ وەبیر بێنێتەوە واردی لێکۆڵینەوە بێ کە بۆ وای بەسەر هات و چۆن نەتوانم پێشی پێ بگرم. بۆیە تۆ ئەو پرسیارە لە خۆت نەکرد من بۆ 3-4 ساڵەوە پێش جابوونەوەیەک تەحمیل بوو بەسەر حزبەکەمان نەمتوانی مەهاری بکەم و ئەو پرسیارەت لە دەستوری کار خارج کرد، بەڵام خۆت خستە هاوکاریەک و گفتوگۆیەکی تازەوە معنای ئەوە جددینی لەو پرۆژە تازت، معنای ئەوەیە کورتبینی لەوەی کە ئەو هاوکاری و گفتوگۆیەکە دەست پێ کردووە جددی بگیرە و کۆمەڵانی خەڵکیش حەقیانە لێت بپرسن چەند جار من شایدی ئەوە بم تۆ هەرجیابیتەوە هەر جارە 20% و 30% و 40% لە بەدەنەکە جیابێتەوە سەرکردایەتەکە جیابێتەوە و دوایی بگەڕیتەوە بۆ لای یەکتر و ئەوە شەر بە فەقرەوە بە مل بفرۆشی ئەوە لێ قبول ناکەن و بە باوەڕی من ئێمە وەکو کۆمەڵی کۆمونیست لە مەرحەلەی ئەوەڵدا ئەبێ سەری گفتوگۆ لەسەرەوەی کە بۆ وای لێ دێت بۆ وای لێ هات و چۆن پێشی بێ بگین دەست پێ بکەین و ئەتوانی ئەو گفتوگۆش لەگەڵ هەموو ئەو لایەنانە بینە بەرەوە کە لە ئێمە بە هەر دەرەجەیەک نزیکن تا ڕیشەیابی بکەین هۆکارەکانی ئەم دیاردە زەرەرمەندەی ناو کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران، ینی دیاردەی ئەوەی کە جیاوازیەکان لە هەر حد و حدودێکا بێ منجەر بە لێکترازانە بێ. لە من ئەپرسی نوعی فەرهەنگی سیاسی کە تەحمل ناکا جیاوازبیری لە هەمومانە، من کەس بەوە متهم ناکەم بە منیشەوە تەحمل ناکا جیاوازبیری، فەرهەنگێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کە سیاست بەقینەوە کات کاکەمین، سیاست بە بوغزەوە کە سیاست بۆ ئەو پرۆژەیەکی تایبەت نییە، بۆ ئەو هاوکات لەوانەیە ئارمان و ڕێبازێکی هەبێ بەڵام بناکاوە بێتە پرۆژەیەکی شەخصیش پێگەی خۆی پێگەی نزیکانی ئەوە ئەبێتە مەحور بەعزەن ناڵم بەتەوا بێتە مەحور وکە ئەوەش بوو ئەو کێشانە بۆ خۆی ئەگاتە بۆمبەست و لە بینی
هیچ نوع انعتافێک بە شکست ئەزانرێ بە لاوازی ئەزانرێ یەک تەشبیه بکەم بۆ ڕوونکردنەوەی ئەم قەزیام فەرهەنگی باوک سالاری لە ناو بڵێ ماڵە کە بۆ ئێمە زۆر ئاشنایەکە لەو ناوچە هاتوین ئەوەیە کە تۆ موقعیتێکی تایبەت بە باوکی بدە ماڵە ئەبەخشی ئەنی سەرفە نەزەر لەوەی کە ئەو باوکە چییە و چی نییە وەکو باوگە بێ احترامێکی تایبەتی بۆ دابنێ باوک منداڵەکانی هاوسەرەکەی خۆی وەکو سەرپەرستێکی هەتایی ئەبینێ ئەبێ ئەمریان بەسەرا بکە ئەبێ جێگۆ پێگەی باوکێتی وەکو گەورەی بنەماڵە نەچێتە ژێر پرسیار فەرهەنگی باوک سالاریت کە هێنایە ناو حزبەوە معنای ئەوەیە کە دەقاودەق هەندێ پێگە و موقعیت ئەزەلی و ئەبدی و مقدس ئەزانی و ئەگە کەسێک یا کەسانێ بە هەر هۆکارێک جۆرێکتر بیان کردەوە بە معنای ئەوەیە تۆ پێگەیەکی مقدس و پیرۆزت بردۆتە ژێر پرسیار قابل تحمل نییە سنەتێکت شکاندووە کە خەتی سوورە سیاست بە فەرهەنگی باو مەزنانە ناکرێت هەر وەک چۆن بە فەرهەنگی پیا و مەزنانش ناکرێت ئەوە گرفتێکی گەورەیە بە باوەڕی من لەناو تەنانەت پێشکەوتوترین حزبی سیاسی چەپدا ئەبینرێ ئەوە ڕەنسانسێکی ئەوێت بۆی کە ئێمە ئەو فەرهەنگی باوک سالاریە لە سیاستدا وەلا بخی زۆر باشە کاک عادڵ من پرسیارێکم نییە خۆتان ئەگەر ئەزانن خاڵێکی نەوتراو کە پێتان گرینگە باس بکرێت یان ئەگەر شتێک نەوتراوە باز بکرێت فەرم خۆتان لە کۆتاییدا ئاماژەی پێ بدەن قسێکی زۆرتر نیە سپاس بۆ ئێوە بۆ هاوکارانتان زۆر سپاس دەکەم من پێم باشە لە کۆتاییشدا ئەوە بڵم وەک هەمیشە دەمانەوێت جەخت بکەینەوە لە رادیۆ دیالۆگ کە سەکۆیەکی ئازاد و بێلایەنە بۆ هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانی ناوە بزوتنەوەی سیاسی کوردستان ئەرکی ئێمە تەنیا ڕەخساندنی دەرفەتە بۆ گواستنەوەی بێروڕاکان نەک لایەنگری لە هیچ ئاراستەیەکی دیاری کراوە بۆیە لێرەوە ڕای دەگەێنین کە هەر سەرنج و لێدوان و ڕوانگەیەک لەم بەرنمەیەدا کە دەخرێتە ڕوو تەنیا گزارش لە ڕای تایبەتی میوانەکان دەکات و میوانەکان خۆیان بەرپرسیارن لە ناوەڕۆکی قسەکانیان ئێمە وەکو رادیۆ دیالۆگ تەنیا پابندیم بە بنەماکانی پیشەیبوونی میدیا و ڕێزگرتن لە هەموو لایەک بەبێ ئەوەی ببینە بەشێک لە هیچ ناکۆکیەکی سیاسی یان لایەنگریەک زۆر سپاسی کاک عادڵ ئەلیاسی مامۆستای زانکۆ و کۆمەڵناز دەکەین بۆ ئەوەی کە قبولی زەحمەتیان کرد و لەم بەرنامەدا بەشداریان کرد و سپاس بۆ ئەم شیکاریە وردی کە لەسەرم دۆخە ئەستیار ئێستا لێتاندا زۆر سپاس و بەشداریتان کاک عادڵیان سپاس بۆش بەڵای زەنگێشینە کۆتایی ئەم ئەڵقەی بەرنامەکەشمان زۆر سپاس بۆ هەموو لایەکتان کە تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارین کەم بەرنامەشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستان لێوەرگێت کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان